دای عایشە توشبووی شێرپەنجەی مەمکە مەعاناتەکانی خۆیمان لەگەڵ شێرپەنجە بۆ دەگێڕێتەوە. مامكم ديش هات مخص خانة عبد الواحدي عدي تقول ما على دايك كنا خوش بإسراحات هي كاس إسراحاتينيا يسأل عنك كيني إمكانات مني هي كاس دقل خبيرم درزي لخود دم بتني هاتوما سعر من هبو بوي فرشتو ما خاني بو فرشتو ما همشتي بو فرشتو. شێرپەنجە وەک یەکێک لە نەخۆشیە باوەکان لە هەرێمی کوردستاندا ڕێژەکە لە ئاستێکی بەرزدایە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2023ەوە ژمارەی نەخۆشانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوە 33,000 نەخۆشی تێپەڕاندووە کە نزیکەی لە سایە هەشتایان هی پارێزگای سلێمانین. لەو ڕێژەیەش پشکی شێر توشبوانی شێرپەنجەی مەمکە لە خانماندا. دۆکاری سەرەکی یەکەمیان و زەقترینیان پیسبوونی ژینگەیە پیسبوونی ژینگە کە باسەکەین تەنها باسی هەوا ناکەین باسی هەموو جۆرەکانی پیسبوونی ژینگاکەین کاریگەرێکی ڕاستە و خۆی لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی توشبوانی شێرپەنجە هەیە لە هەموو گیان لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێمەش داتایەکمان نییە لەسەر پیسبوونی ژینگە بەڵام سادەترین ڕێگەیەوەی کە زایفترین و لاوازترین ڕێگەوەی کە بچینە سەر هەر بەرزایەکە لە بەرزایەکانی نیشتن شارەکەمان سلێمانی سەیەکی ئەو تەمەی کە بینە سەر سلێمانی ئەو پیسبوونی ژینگەیە. لەو سۆنگەیەوە ڕێکخراوە ژینگەیەکان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا هۆشداری دەدەن لەو بارەیەوە. بەپێی ئامارەکانی ئەو ڕێکخراوانە ڕۆژانە 1300 تەن پاژماوە لە سلێمانی کۆ دەکرێتەوە کە لە 60 خۆراک و لە 20 پلاستیک و لە 10 پاژماوە تەندروستیەکان و لە 10 پاژماوەکانی ترا کە هۆکارێکی بەهێزن بۆ پیسبوونی ژینگە. بەهۆی کەمتەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان بە ژینگە ڕۆژ بە ڕۆژ ژینگەی سلێمانی ڕوو لە پیسبوون ئاکات کە بۆتە هۆی مەترسیەکی گەورە لەسەر ژینگەی دەوروبەرمان و تەندروستی خەڵکەکەی. شێرپەنجە لە هەرێمی کوردستاندا لە ئاستێکی بەرزدایە. ئامارەکان نیشانەی مەترسیدارمان پێ دەڵێن لەو بارەیەوە بەڵام پزیشکەکان ئاماژە بەوە دەکەن چارەسەر و ئاستی ڕۆشنبیری خەڵکی لە ئێستادا لە ئاستێکی باشدایە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکە. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی.